مانۆڕی لەشکری یەکەی ناسراو بە سەرپەرشتیاری ئازادی یۆلچی کە هەموو هاوینێک بەڕێوە دەچێت پلاندانانی ئۆپەراسیۆنێکی بربڵاوی سەربازیە بۆ شێوەگەلی بەرەنگاری بە هێرشی کوریای باکوور کە بە کامپیوتر لاسایی کراوەتەوە. نزیک بە 17,500 سەربازی ئەمریکا لەم مانۆڕەدا بەشدار دەبن کە ساڵی پار 2500 کەس بوون و لە کوریای باشووریشەوە 50,000 سەرباز بەشداری ئەم مانۆڕن. بە وتەی فەرماندەکانی سەربازی جگە لە بارهێنانی سەربازی هێزەکانی دەریایی ئاسمانی و زەوینی کوریای باشوور کە هەر ساڵ بەهار بەڕێوە دەچێت ئەم مانۆڕە لەشکریە پێویستە بۆ ئەوەی سەربازە نوێیەکان کە هەر ساڵ پێویستی هێزەکان دەبن بارهێنانیان پێ بکرێت. ئەمە مانۆڕێکە بۆ بەرگری لە کۆریا، مانۆڕێکی هاوبەشە و بەپێی هاوکاری ئەفسەرەکانی دوولایەنەکە بڕیار لەسەر شێوازی بەڕێوەچوونی دەدرێت. بەڵام مانۆڕەکەی ئەمساڵ کاتێک بەڕێوە دەچێت کە ڕێبەری کوریای باکوور کیم جۆنگ ئون بە ڕاگەیاندنی ئەگەری هێرشی موشکی بەرەو ئاوەکانی دوورگەی گوام ئاڵۆزیەکانی تونتر کردووە. ئەم ئاڵۆزبوونە و ئەگەری پێکدەدانی نێوان دوولایەنەکە دوای ئەوە هاتە ئاراوە کە دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا هوشداریدا کە سوپای ئەمریکا ئامادەی هێرشە و هەر چەشنە هێرشێک بە ئاور و ڕقەوە وەڵام دەداتەوە. هەندێک لە لێکۆڵەرانی سیاسی لەسەر ئەو باوەڕن کە واشنگتۆن بە دابزانی ژمارەی سەربازانی بەشدار لە مانۆڕەکە و چخولەکردنەوەی ئاستی مانۆڕەکە وە لەوانە نەناردنی هەندێک لە فڕۆکە بۆم هاوێژە ناوەکیەکانی خۆی بۆ ئەم مانۆڕە بە شێوازی ویستویەتی ڕۆژەکە ئەهوەن بکاتەوە. یەک لە ڕێگاکانی ناردنی پەیامی ئاشتی خوازانە بە کۆریای باکووری ئەوەیە کە ئێمە هیچ چەشنە کەرەستەیەکی سەربازی استراتیجیک وەک بۆم هاوێژی B1 و F-35 یا ژێر دەریایی نەهێنین بۆ مانۆڕە لەشکریەکە. بەو حاڵەشەوە کوریای باکوور ڕۆژی یەکشەمە ڕایگەیان کە مانۆڕە لەشکریەکە سوتەمەنی ئاگرەکە زیاتر دەکات و ئەگەری تاقیکردنەوەی موشکی و ناوەکی کوریای باکوور لە داهاتوودا دەباتە سەرەوە. ڕۆژی یەکشەممە وەزیری بەرگری ئەمریکا جیمز ماتیز ئەوەی ڕەت کردەوە کە هەڕەشەکانی کوریای باکوور بووبێتە هۆکاری کەمکردنەوەی سەربازەکان و تەقەمەنیە استراتیژیکەکان لە مانۆڕەکەی ئەمساڵدا. ئەوەی کە ئێمە باسی لێ دەکەین شەڕە ئەم مانۆڕانە بۆ نمایشکردن نییە، دەبێت بەردەوام خۆت نۆژەند بکەیتەوە. کوریای باکوور ساڵانێکی زۆرە ناڕزایەتی خۆی بەرامبەر بە مانۆڕی لەشکری هاوبەشی ئەمریکا و کوریای باشوور نیشان داوە کە پێی دەڵێت مانۆڕێک بۆ هێرشکردن. چین و رووسیاش خوازیاری وەدوەداخستنی هەر چەشنە مانۆڕێکی دووقۆڵی ئەو دوو وڵاتە و هەروەها وەستانی تاقیکردنەوە موشکی و ناوەکیەکانی کوریای باکوورن.